بەشێک لە جوتیارانی سنووری ناحیەی بنگردی سەر بە قەزای دووکان لە بەردەم کشتوکاڵی بنگرد گرت بوونەوە و وەک خۆیان دەڵێن حکوومەت و دام و دەستگاکانی لە بری کار ئاسانی گرفتیان بۆ دروست دەکەن. جوتیارانی سنوورەکە لە شێوازی ناونووسکردنیان بۆ وەرگرتنی بەرهەمەکانیان ناڕازین. کێشەکەمان ئەوەیە بۆ نمونە من داعقدم پێ 12 عقدم پێیە دەڵێ هەر یەکە و بەناو خاوەنی خۆیەوە زۆری خاوەنەکانیشیان نەماون. ئایا من چۆن خاوەنەکەی بێن و سپەینە داوای هینم لێ دەکات دەڵێ دەبێ سوورەت قەید و شتم لێ دەکات قەی ناکات. ئێمە داواکاریەوەین بەنێو دوو ناوانەوە بۆ مام بکە 3 ناوان بۆ مام بکە. ئێمە ناتوانین 15 عقد هەر یەکەی بە ناوی خۆی دابەزێنین لێ دەکات. ئەو 15 عقدانە ئەغڵبیان کە لە ژیانیشدا نەماون گرفتی بۆ ئێمە دروست کردووە. بەڕاستی پێ بڵێم گوێلەیە گرفتی بۆ ئێمە دروست کردووە. ئێمە داواکارین وەکو شوێنەکانی کە ئەوە ڕانیەیە ئەوە چواقوڕنەیە ئەوە خدرانە ئەوە خەلەکانە ئەوە سەکتانە ئەوە پیرەمەگرونە وەکو ئەو شوێنانەی دی بۆ مام کە داوای زیاتر ناکەین. تەنها ئەو بریارە لە حکومەتی عێراقیەوە توجا بۆ نعی بنگرد بۆ زەراعی بنگرد دەچوە. ئێمە بە هیچ شێوێشی بۆ بڕیاری ڕازینین. بڕیارەکە تەنیا لێرەکانە جێبەجێ کراوە دەڵێ دەبێ کاکە چەند عقدت هەبن عقدەکانم بەجێ بۆشمان تێکەڵ ناکەن. تەنها ئێمە ئەگەر بێت و ڕێژەی عقدەکان چەند دوێنمە بۆمان تێکەڵکەن کێشەمان نییە. حالی بووی بەس دەڵێ چەند عقدت هەبن دەبێ هەموو عقدەکان بەجێ بنووسێ بۆشمان تێکەڵ ناکەن. ئێمە داوا لە وەزیری کوشکاڵ دەکەین بەهانەی جوتیارانەوە بێ ئێمە ئەگە بۆ شێوەی بێ ئاخۆ نانووسین. بەڕێوەبەری بنکەی کشتوکاڵی بنگردیش دەڵێت بڕیارەکە لە وەزارەتی کشتوکاڵەوە بۆ ئەوان هاتووە و داوا دەکات خاوەنی زەویەکان بۆ ئەوەی ناونووس بکرێن دەبێت بەڵگە و تاپۆیان پێبێت. بەنسبەت داواکاری جوتیارانەوە دیارە ئەمساڵ بە نسبەت پرۆسەی ئاماری بە بازارکردنی گەنمی جوتیاران فۆرمێک لە بەڕێوەبەراتی گشتی پلاندانان لە وەزارەتی کشتوکاڵ داوەزێنراوە بۆ ئێمە ئەگەر دەبێت پێوەی پابند بین و بەپێ ئەم فۆرمە جوتیار فۆرم پڕ بکاتەوانە و ئێمە بەتاکید پشگیریان دەکەین لەگەڵ جوتیاری خۆمانداین لەگەڵ ئەوەداین ئەگەر هەمووان بنووسرێن و هەمووان چۆن دەڵێ ئیشیان بۆ بکرێ و لەو سەر هەر هەمووان گەنمیان لێ بکردرێتەوانە. بەڵام دیارە پرۆسەکە ئەوەی لە دەستی ئێمەدایە ئەو فۆرمە چۆن دەڵێ مقەیەدی کردوین بە کۆمەڵک ڕێنماییەوە. جوتیاران پێیان وایە لە بری هاوکاری و یارمەتی بۆ جوتیاران بارگەرانی زیاتر دەخرێتە سەریان. وەک خۆیان دەڵێن ئەو بڕیارە تەنیا لە ناحیەی بنگرد کاری پێدەکرێت و بەو هۆیەوە زۆربەی جوتیاران لا پێدان و وەرگرتنی زەوی و بەرهەمەکانیان تووشی گرفت دەبنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ناحیەی بنگرد.